اما هر نيويوركل و داری انجمن آسایش ناف دولتی جوینه که تایبت لسر ایرشن امریکا لسوریه و العراق ساز دکن نونر امریکا داخفه. I also want to welcome the representatives of Kuwait and Iraq to this meeting. جنین پلاس خار دەکەم. The United States welcomed ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشوازی لە هەوڵەکانی حکوومەتی عێراق دەکات و بێگومان لە ئۆکتۆبەری ڕابردوودا جەنابی جەنین پلاس خارد ئاماژەی بە هەندێک خاڵ کرد دەبین کە ئێستا جێبەجێکراون. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پابەندە بەکارکردن لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی کە پێکەوە هاوبەشی کار بکەن بۆ ئەوەی کە عێراقێکی سەقامگیر هەبێت. جێگەی نیگەرانیە کە گروپە چەکدارەکانی نزیک لە عێراق هەڕەشەن لەسەر ئەو دەستکەوتایی کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا بەدەستهاتوون. ئەو گروپانە لە 7 ئۆکتۆبەری ڕابردووەوە دەیان هێرشیان کردووەتە سەر بنکە و هێزەکانی ئەمریکا و پەیمانە دەوڵەتی دژی داعش بە نیگەرانیەوە دەڵێم کە یەکێک لە هێرشەکان بووە هۆییان لە دەستدانی 3 سەربازی سوپای ئەمریکا و بێگومان ئەوە کاریگەریەکی گەورە هەبوو ئەوە هیچ کاتێک شاوی قبولکردن نییە و نابێت هێرشی لەو جۆرە دووبارە بێتەوە. ئەوەی کە پەیوەندی بە هێرشەکانی ئەو گروپانەوە هەیە بێگومان کاریگەری هەبووە لەسەر هاوبەشەکانیشمان بە تایبەتی هێز ئەمنیەکانی عێراق گروپە چەکدارەکان کە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتن ئاستەنگێکی گەورن بە حکوومەتی عێراق و ئاستەنگێکی گەورن بۆ سەقامگیری عێراق. ئێمە جەق لەسەرەوە دەکەینەوە کە دەبێت هەموو هێزەکان بخێونە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقەوە و هەروەها فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکانی عێراقەوە. لە قۆناغی داهاتوودا بێگومان ئێمە لەبارەی سروشتی پەیوەندیەکانی نێوانمان قسە دەکەین. یۆنامی ئاماژەی بەوە کردووە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کارێکی زۆر باشی کردووە و بێگومان توانیوێتی ئەو کارە بکە. ئێمە بە هەموو شەوێک پاڵپشتی لە ئەرکەکانی دەکەین و پاڵپشتی لە پرۆگرامەکانی دەکەین بۆی کە بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت بۆی کە بتوانێت جیاوازیەک لە کاروباری عێراقدا بەڕێوە بات. یۆنامی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەروەها چەند ساڵە ڕابردوودا توانیوێتی کارێکی زۆر باشی کردووە بە تایبەتی لە بواری مافەکانی مافی مرۆڤ دیاردەی گۆڕانی کەشووە هەوا و هەروە هەندانی حکوومەتی عێراق بۆی کە چاکسازی ئەنجام بدات. ئەمانە هەمویان زۆر گرنگن. هەروەکو بەڕێزیشان ئاماژیان بەوە کرد کە ڕۆژی 18 کاوەنی یەکەمی 2023 هەڵبژاردنێکی زۆر گرنگ بەڕێوە چوو و بێگومان یۆنامیش لەو هەڵبژاردنەدا ڕۆڵێکی هەبوو ڕۆڵێکی ڕاوێژکارانەی گەڕێ. ئێمە هانی یۆنامی دەدەین بۆی کە زیاتر کار بکات لەو بوارەدا و هەروەها هانی دەدەین بۆی کە هەرچی زووە یارمەتی دەربێ هەرچی زوو هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت گرنگەکە و هەڵبژاردنە ئەم بەهارە بەڕێوە بچێت و لە هەمان کاتیشدا هانی یۆنامی دەدەین بۆ ئەوەی کە هانی حکوومەتی عێراق بدات تاوەکو لە بواری مافەکانی مرۆڤدا هەنگاوی زۆر جدی بنێت. ئێمە هانی حکوومەتی عێراق دەدەین بۆ ئەوەی کە لیژنەیەکی تایبەتی پێک بهێنێت بۆ ئەوەی کە ئەو لیژنەیە بتوانێت هەموو کارەکانی لە بواری مافەکانی مرۆڤ جێبەجێ بکات و ڕاپەڕێنێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە گرنگیەوە سەیری راپۆرتی چاوخشانەوە تایبەت بە ئەرکەکانی یۆنامی دەکات بۆ ئەوەی کە بزانین کە ئەرکی داهاتوو یۆنامی لە عێراقدا چی دەبێت و هەروەها حکوومەتی عێراق چی لەو بارەوە دەخوازێت و لە هەمان کاتیشدا دەستخۆشی لە حکوومەتی عێراقی دەکەین بۆی کە بتوانێت کارێکی جدی بکات لە بواری پەرەدان بە کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ئەنجامدانی چاکسازی گرنگ لە بوارە جیاوازەکانەوە. ئەوەی کە پەیوەندی بە نوێکردنەوەی ئەرکی یۆنامیەوە هەیە بێگومان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ حکوومەتی عێراقدا کار دەکات بۆی کە لەم بوارەوە دانوستان دنیان هەبێت تاوەکو بتوانین بزانین بە چ قۆناغێک دەگەن. I now give the floor to the representative of Iraq. I thank you, Madam President, for your سپاسی جەنابی سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بۆ سەرۆکایەتی کردنی ئەم کۆبوونەوەیە. سپاسی جەنابی جەنین پلاس خار دەکەین کە بەڕێزیان نوێنەرایەتی جەنابی سکرتێری گشتنەوە یەکگرتووەکان دەکات. بەڕێزیان گوتارێکی پێشکەش کرد و راپۆرتێکی پێشکەش کرد ئاماژەی بەوە کرد کە حکوومەتی عێراق
هەنگاوی زۆر باشی ناوە و ئاماژەی بە هەندێک بابەتی زۆر سەرەکی کرد زۆر گرنگ کرد بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە پێشاتەکانی ئەم دوایەی حکوومەتی عێراقەوە ئێمە سپاسی شاندی کوێ دەکەین کە لێرە ئامادەن و بێگومان ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە ئەمە پێشاتێکی زۆر باشە و دەبینین کە خۆشحاڵن کە ئەمە یەکەمین جارەکە دوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان وێنەرایەتی کوێت و وێنەرایەتی عێراق لێرە پێکەوە بەشدارن حکوومەتی عێراق لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە کاری جددی دەکات بۆ ئەوەی کە لە ڕێگەی دیپلۆماسیەوە کارەکانی خۆی ڕاپەڕێنێت و هەروەها دیپلۆماسیەتی خۆی بەهێز بکات ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە پێگەی بەهێزی خۆمان لە ناوچەکەدا بگەڕێنینەوە و ئەمە بابەتێکە کە ئێمە وەکو حکوومەتی عێراق لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا جێبەجێمان کردووە و دەمانەوێت لە ڕێگەی دیالۆگەوە پێگەی ڕاستەقینەی عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگەڕێنەوە عێراق لە کۆبوونەوە نێودووڵەتیەکاندا بەشداریەکی زۆر باشی هەبووە و لە هەمان کاتیشدا یاسایەکی تایبەتی و ڕێبازێکی تایبەتی پێڕەو کردووە بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ و لە هەمان کاتیشدا هەوڵی داوە بۆی کە پەیوەندی بە ژمارەیەکی زۆر لە ڕێکەوتنەکانەوە بکات کە پەیوەندیان بە کۆمەلگای نێودووڵەتیەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە دۆخی نێوخۆی عێراقەوە هەیە لە عێراق لە هەندێک بوارەوە هەنگاوی زۆر باشی ناوە بۆ نمونە ئەوانەی کە پەیوەندی بە بواری ئاسایشەوە هەیە هەندێک ڕێکاری گرنگی جێبەجێ کردووە بۆی کە بتوانێت کە بێکاری کەم بکاتەوە بۆی کە بتوانێت هەژاری کەم بکاتەوە بۆی کە بتوانێت ڕوبەڕی گەندەڵی ببێتەوە و لە هەمان کاتیشدا کار بکات بۆی کە هەموو شتەکان بەدامەزراوەیی بکات ئێمە پێمان وایە کە ئەو هەنگاوانەی ناومان لە بەرژەوەندی عێراقیەکاندان لە بەرژەوەندی هاوڵاتیاندان و هەروەکو چۆن جەنابی جێنین پلاسخارد ئاماژەی بۆ کرد ڕۆژی 18 کانونی یەکەمی 2023 هەڵبژاردنێکی زۆر گرنگ بەڕێوەچوو کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگارەکان بووە لە هەمووشیان گرنگتر بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو کە لە ساڵی 2005 ئەنج بەڕێوە نەچوو بوو ئەوە شتێکی زۆر گرنگە عێراق دەتوانین بڵێن کە زۆر پێگەیەکی تایبەتی هەیە چونکە عێراقێکی بچووکراوەیە جەنابی سەرۆکی ئەنجومەنی ئاسایش نەتەوە یەکگرتووەکان دەرفەتم پێ بدەن ئاماژە بەوە بکەم کە ئاماژە بە هەندێک خاڵی سەرەکی بکەم کە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە هەیە هەردوو لایەن کار دەکەن بۆ ئەوەی کە پەیوەندیەکی زۆر باشیان هەبێت و سەرنجیان لەسەر ئەوەیە کە هاوئاهەنگی سیاسی لە نێوانیاندا هەبێت و ڕێکەوتنیان هەبێت ئەوەش لەسەر بنچینەی دەستور ئێمە بەردەوامین لەسەر هاوئاهەنگی نێوەکردن لە نێوان هەردوولادا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ ئەوی کە بتوان بگەنە هەندێک ڕێکەوتنی زۆر گرنگ و دانوستاندن لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان و بەرپرسانی پەیوەندیداردا هەبووە بەتایبەتی ئەوەی کە پەیوەندی بە بواری موچە و بودجەوە هەیە و یاسای بودجەوە هەیە و لە هەمان کاتژا بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی هەڵبژاردننی پارێزگەکانە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوەیە و هەردوو کشیان کاری جددیان کردووە بۆ ئەوەی کە جارێکی دیکە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانەوە دەست پێ بکاتەوە ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکانی دیەوە هەیە بێگومان ئێمە کار دەکەین بۆ ئەوی کە پەیوەندیەکان بە جۆرێک بن کە لە ڕێزدە سروشت و سەروەری عێراق بگرن ئێمە نامانەوێت کە کێشەکانی نێوخۆمان بنێرینە دەرەوە چونکە ئەوە لە بەرژەوەندی عێراقدا نابێت و لە هەمان کاتژا لە بەرژەوەندی تەواوی نێوچەکەشدا نابێت و ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکانی دیکەوە هەیە ئێمە دەبینین کە بابەتێکە پرسێکی ڕوون و ئاشکرا هەیە ئەوەی کە پەیوەندی بە دۆخی نێوان فەلەستین و ئیسرائیلەوە هەیە ئێمە هەڵوەسێکی ڕوون و ئاشکرامان
هەبووە و جەخ لەسەرەوە دەکەینەوە دەبێت هەرزووە یارمەتی مرۆیی بگەێنرێتە خەڵکی غەزە و ڕێگە نەدرێت ئەم شەڕە گەورەتر بێت و عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەندێک بابەتی دیکەدا هەواهەنگی زۆر باشیان ئەنجام داوە بێگومان ئەوەی کە پەیوەندی بە سروشتی پەیوەندیەکانەوە هەیە بۆ هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش یەکەمین گەڕی دانوستانەکانیان بەڕێوە چووە بۆ ئەوەی کە بڕیار لەسەرەوە بدەن کە سروشتی داهاتووی کاری هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش چۆن دەبێت و ئەم دانوستانانە و ئەم گفتوگویانە بەردەوام دەبن. بێگومان ئێمە دەزانین کە عێراق بەردەوامە لە هاو ئاهەنگیکردن لەگەڵ کۆمەلگای نێودوڵەتی و هەروە هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش چونکە ئەم بیر و ڕاگۆڕینەوەی زۆر گرنگە و لە بەرژەوەندی حکوومەتی عێراقدایە و لە بەرژەوەندی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزمدایە لە تەواوی ناوچەکەدا بە شێوەیەکی گشتی. بێگومان هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش لە زۆر بوارەوە دیاربەتێدەرێکی زۆر باشی ئێمەیە لەوانش لە بواری پێدانی زانیاری هەواڵگری و هەروەها ئەنجامدانی هەندێک ئۆپەراسیۆن بۆ لە نێوبردنی شانە نووسوەکانی داعش هەر بۆیە ئەو ڕێبازێک کە گرتومانەتە بەر لەگەڵ هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە و لە بەرژەوەندی عێراقدایە و لە بەرژەوەندی کۆمەلگەی نێودوڵەتیدایە بەڵام لە هەمان کاتیشدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە هێزە ئەمنیەکانی عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا توانایان زۆر باش بووە و ئەوان خۆیان کاری زۆر باشیان کردووە بۆی کە ڕێگە نەدەن تیرۆریستان هیچ ناوچەیەک بخەنە ژێر دەسەڵاتی خۆیان هێرش بکەنە سەر هاوڵاتیان و هەروەها کێشە بۆ وڵات دروست بکەنەوە. ئەوەی کە پەیوەندی بە ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەوە هەیە بێگومان ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کارێکی زۆر باشمان کردووە ئەرکەکانمان بریتی بووە لە ڕوبەڕووبوونەوەی قاچاقچیان لە نەهێشتنی و بڕینی ڕێگەکانی تایبەت بە گەیاندنی مادەی هۆشبەر ئەوەی کە پەیوەندی بە پێشێلکاریەکانی عێراقەوە هەیە پێشێلکاریەکانی عێراقەوە هەیە لەلایەن ئێران و تورکیاوە هەیە بێگومان چەند جارێک ئەوان پێشێلکاریان کردووە و ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە زیان بە هاوڵاتیانی سیڤیل بگەێنرێت و ئێمە قوربانیمان هەیە و مڵکی تایبەتی و گشتی زیانی گەورەی بەرکەوتووە. ئەم هێرشانە بریتین لە پێشێلکاری سەروەری عێراق و کاریگەریان دەبێت لەسەر ئارامی و ئاسایشی خەڵکی ئێمە و لە هەمان کاتژا دژی یاسا نێودوڵەتیەکان دژی یاسایی نێودوڵەتی و کۆمەلگای نێودوڵەتی وەروەها ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان هەر بۆیە گرنگەکە وڵاتانی دراوسەی عێراق هەڵ بدەن کە لە ڕێگەی دیالۆگەوە نیگەرانیەکانیان بڕەوێنەوە هەروەها ڕێگە نەدەن کە ئەم جۆرە شەڕانە بەردەوام بن و هەروەها ئەم جۆرە دەستدرێژیانە بەردەوام بن. ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکانی دیکەوە هەیە بێگومان ئێمە کاری جدی دەکەن بۆی کە بتوانین ئارامی و ئاسایشی نێردە دیپلۆماسیەکان دابین بکەین و ئەمەش هەر ئەو ئەرکە بووە کە لە ماوەی چەندین مانگی ڕابردوودا ئەنجاممان داوە پابەندیشین بەوەی کە لە ماوەی داهاتووشدا ئەرکەکان جێبەجێ بکەن. ئێمە لیژنەی تایبەتیمان پێگهێناوە بۆ ئەوەی کە بتوانین لێکۆڵینەوە لە هەموو ئەو بابەتانە بکەین کە پێویستیان بە لێکۆڵینەوە هەیە و لە هەمان کاتیشدا کاربان کردووە بۆی کە ژێرخانی وڵاتەکەمان بەرەو پێشەوە ببین و کاربان کردووە بۆ ئەوەی کە سندوقێکی تایبەتیمان هەمێت بۆ بەرەو پێشبردننی کەرتە جیاوازەکانی عێراق و هەروەها بۆ بەرەو پێشبردننی عێراق لە هەموو کەرتە جیاوازەکانەوە و پێمان وایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و هەروەها ئاژانسەکانی تایبەت بە نەتەوە یەکگرتووەکان دەتوانن یارمەتیدەرێکی زۆر باشی ئێمە بن لەم بوارانەدا. وێگومان حکومەتی عێراق بەردەوام دەبێت لەوەی کە دڵنیایی بدات هەموو ئەنجامەکان بە گوێرەی یاسای نێودەوڵەتی دەبن، هەنگاوەکانی بە گوێرەی یاسای نێودەوڵەتی دەبن، بایەخیتەوە بە کەرتی تەندروستی دەدات، بایەخیتەوە دەدات بە بابەتی پەروەردە و لە هەمان کاتیشدا بایەخێکی زۆر باش دەدات بەوەی کە بتوانێت یارمەتی دەربێت تاوەکو هەژاری بنبڕ بکات، بێکاری کەم بکاتەوە و هەروەها سیستەمێکی زۆر باشی خوێندن لە سەرانسەری وڵاتدا جێبەجێ بکات و
یارمەتێکی زۆر باشی بۆ هێزە سەربازەکان دابین بکات تاوەکو بتوانێت ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن و لە هەمان کاتیشدا بێگومان بواری مرۆی بۆ ئێمە زۆر گرنگە ئێمە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا توانی ومانەکارێکی زۆر باش بکەین و پێشهاتێکی زۆر باش هاتووەتە ئاراوە بۆ ئەوەی کە هەندێک پرۆژەی گەورە جێبەجێ بکەین وەکو پرۆژەی پاڵاوگەی کاربەلا و هەروەها باشکردنی ڕێگەی شەلامچە بۆ تایبەت بە زیارەتکاران و هەروەها جێبەجێکردنی چەندین پرۆژەی تا بەش بەنۆژەنکردنەوە و دروستکردنی ژمارێکی زۆر ڕێگە هەموو ئەمانە یارمەتیدەرێکی زۆر باش بوون بۆی کە ئێمە بتوانین یارمەتی خەڵکی خۆمان بدەین و یارمەتی دەربین بۆ ئەوی کە بتوانین گوشاری سەر هاوڵاتیان و هەروەها گوشاری سەر ڕێگەکان کەم بکەینەوە هەروەها قەرەباڵغی کەم بکەینەوە و لە هەمان کاتیشدا ڕێکەوتنمان لەگەڵ ژمارێک لە کۆمپانیا نێودەوڵەتیەکان کردووە لەوانش تۆتاڵ ئێنەرژی بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی دیکە مامەڵە لەگەڵ کەرتی وزەدا بکەین و بۆ یارمەتی دەربین بۆ ئەوەی کە بتوانین کارێکی باشتر بکەین تاوەکو سوود لە گازی هاوڵ وەربگرین و هەروەها کار بکەین بۆی کە دیاردەی کاریگەریەکانی دیاردەی گۆڕانی کەشوهەوا کەم بکەینەوە ئەمانە هەموو ئەو شتانە بوون کە ئێمە لەسەر ئاسینەوە خۆی هەنگاومان بۆیان ناون و لە هەمان کاتشا لەسەر ئاسی دەرەوە کاربان بۆ کردوون. بێگومان ئەوەی کە پەیوەندی بە بابەتی وەبەرهێنانەوە هەیە وەبەرهێنان زۆر گرنگە کەرتی تایبەت زۆر گرنگە بێگومان لە ئامادەکاریدان بۆی کە بتوانین ئەم بوارانەش ببوژێنینەوە. ئێمە وەکو حکوومەتی عێراق کاری جدیمان کردووە بۆ ئەوەی کە بتوانین بابەتی بانقی و هەروەها سێکتەری بانکی بەرەو پێشەوە ببین. ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێستا سندوقی دراوی نێودەوڵەتی زۆر باشەوە لە هەمان کاتیشدا کاربان کردووە بۆ ئەوەی کە ژمارە ڕێکاری تایبەتی بۆ کۆمپانیانە و دەوڵەتیەکان دابنێن تاوەکو پابەندی کۆمەڵە یاسای تایبەتی بن تا بۆی کە شەفافیەتێکی تەواو لە بوارانەدا هەبێت. ئەمانە هەنگاوی زۆر باش بوون کە حکوومەتی عێراق لە بواری بانقیدا ناون ناویەتی و لە هەمان کاتیشدا ئەمانە زۆر گرنگ بوون بۆ ئەوەی کە بتوانین کێشەی بانکی لە وڵاتەکەماندا کەم بکەینەوە دوای چەندین ساڵە لە کێشە و لە قەیران. و لە هەمان کاتیشدا بێگومان هەر وەزارەتەکان ئەو هەموو وەزارەتەکان ئەرکی تایبەتیان پێسپێردراوە بۆ ئەوەی کە بتوانین پلانی تایبەتیمان هەبێت. پلانی گەورەتریشمان هەیە لە زۆر بواری دیکەدا. بۆ نمونە ئێمە پلانێکی تایبەتیمان هەیە بۆی کە بتوان ڕوبەڕووی دیاردەی بە بیابان بوو ببینەوە و دەزانین کە دیاردەی بە بیابان مون کێشەیەکی زۆر گەورەی بۆ عێراق دروست کردووە و ئێستاش ئەم بابەتە و ڕوبەڕووبوونەوەی دیاردەی بە بیابان بوون یەکێکە لە استراتیژیە زۆر سەرەکیەکانی حکوومەتەکەمان بۆی کە بتوانین ئەم کێشەیە چارەسەر بکەین و یارمەتی جوتیاران بدەین بێگومان بۆی کە بتوانین کەرەستەی باشتریان هەبێت و هەروەها تەکنیکی باشتری چاودێ کشت و کاڵکردن بەکاربێنن. لەوە زیاتر ئێمە دەستمان کردووە بەوەی کە پشتێنەیەکی سەوز بۆ بەغدا دروست بکەین و لە هەمان کاتیشدا پلانی ئەوەمان هەیە کە لە زۆربەی پارێزگەکانی دیکەی عێراقدا ژمارەیەکی زۆر دار بچێنین. دەتوانین بڵم کە ملیۆنان دار دەچێنین لە هەموو شوێنەکانی عێراقدا لە پارێزگا جیاوازەکانی عێراق بە تایبەتی بەغا بۆی کە یارمەتی دەربین تاوەکو کەشوهەوا کاریگەری دیاردەی گۆڕانی کەشوهەوا کەم بکەینەوە و لە هەمان کاتیشدا هانی خاوەنکارەکانمان داوە بۆ ئەوەی کە استراتیژیەتێکی زۆر باش لەم بوارەوە پەیڕەو بکەن. استراتیژیەتێکە لە بەرژەوەندی ئەوە بێت دیاردەی گۆڕانی کەشوهەوا کاریگەریەکەی کەمتر بێتەوە. ئەمانە بەشێک بوون لەو هەنگاوانەی کە ناومانن لەوە لە هەمان کاتیشدا بێگومان وەزیری سامانە سروشتیەکانی عێراق ڕاستپێردراوە بۆ ئەوەی کە ژمارەیەک بەنداو دروست بکات بە تایبەتی لە ناوچەکانی خوارووی عێراق و دەتوانم بەڵام کە لە هەموو شوێنەکانی عێراق دەستکراوە بە دروستکردنی بانک دروستکردنی بەنداو و ئێمە بێگومان چەند بابەتێکی دیکەمان جێبەجێ کردووە چەند پرۆژەیەکی دیکەمان جێبەجێ کردووە لە شوێنە جیاوازەکانی عێراق بۆی کە بتوانین بە شێوەیەکی زانستیانە هەڵسەنگاندن بۆ خاک و خۆڵی هەر ناوچەیەک بکەین تاوەکو بزانین خاک و خۆڵی هەر ناوچەیەک بۆ چ ڕوەکێک و چ کشت و کاڵە گونجاوە تاوەکو لەوێشەوە بتوانین سوود لە بابەتەکە وەربگرین سوود لە خۆڵەکە وەربگرین سوود لە زەویەکە وەربگرین لەو ناوچانەدا ئەو ڕوەک و ئەو گڵ کشت و کاڵە بچێنرێت کە دەتوانێت یارمەتی تر بێت بۆ کەمکردنەوەی دیاردەی گۆڕانی کەشوهەوا
و بێگومان ئێمە لە سەماوە لە کەربەلا لە شوێنەکانی دیکە ئەم پلانەمان ئێستا جێبەجێ کردو لە قۆناغی داهاتوودا دەتوانین دەست بە جێبەجێکردنی پرۆژەکە بکەین. ئەوەی کە پەیوەندی بە بابەتی کوێتەوە هەیە بێگومان ئێمە هاوانگێکی زۆر باشمان هەیە. ئێمە سەیری وێنە بانگە دەستکردەکان دەکەین بۆ ئەوەی کە بزانین سروشتێکی ڕاستەقینە بۆ پەیوەندیە دراوسەکانمان بۆ سنووریەکانمان هەبێت و ئێمە پابەتبوونێکی تەواومان هەیە بۆ ئەوەی کە پەیوەندی نێوانمان لەگەڵ کوێدا زیاتر بکەین و لە هەمان کاتیشدا لەگەڵ وڵاتانی دیکەی کەنداودا هاوەنگێکی زۆر باشمان هەیە و بێگومان گرنگە بەلامانەوە کە بتوانین سوود لە ئەرشیف یەکتری وەربگرین بۆی کە بتوانین ئەو ئەرشیفانە بۆ ئەو شتانە بەکاربێنین کە یارمەتی دەرن بۆ بەرچاوڕوونی زیاترمان. بێگومان کوێت وڵاتێکی گرنگی ناوچەکەیە و ئەو لیژنەی کە پێک هێنراوە لە نێوان عێراق و کوێتدا دەتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت کە لە نێوان عێراق و کوێتدا هەبووە و هەیە و ئێمە دڵنیایی دەدەین لەوەی کە ئەم کێشانە لە قۆناغی داهاتوودا چارەسەر دەکرێن و لە هەمان کاتیشدا ئەوەی کە پەیوەندی بە کەربەلا و هەندێک لە بابەتەکانی دیکەوە هەیە ئێمە توانیومانە کارێکی زۆر باش بکەین لە ماوەی چەند مانگی ڕابردوودا. ئێمە دەمانەوێت چالاکیەکان زیاتر بکەین بۆ بەسرە بۆ شوێنەکانی دیکە بۆ ئەوەی کە بتوانین یارمەتی جوتیاران بدەین و لە هەمان کاتیشدا ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکانی دیکەوە هەیە ئێمە دەستمان بە لێکۆڵینەوە کردووە بۆ ئەوەی کە بزانین پاشماوەی مرۆڤی لە هەر شوێنێکدا لەکوێ هەیە بۆنمە لە نەجەف لە کەربەلا لە بەسرە. ئەم لێکۆڵینەوە یارمەتی دەرێکی زۆر باشمانە بۆ ئەوەی کە بزانین هەر کەسێک لە هەر شوێنێکا بێت چۆن کوژراوە لەکوێ بە خاک سپێردراوە. ئێمە لە دوومانگی ڕابردوودا کۆبوونەوەمان هەبووە کارمان لەسەر ئەمە کردووە لیژنەی تەکنیکی پێکهێنراوە و بابەتە تەکنیکیەکان بڕیاریان لەسەر دراوە بۆ ئەوەی کە پاشماوە مرۆڤیەکان بدۆزرێنەوە و لەسەر ئەو بنچینێ بڕیار لەسەر ئەوە بدرێت کە لە چ ناوچەیەک هەڵدانەوەی هەندێک ناوچە دەست پێ بکات بە مەبەستی دۆزینەوەی ئەوانەی کە باوەڕ وایە کە خەڵکی بێچارەنووسی کوێتن و چارەنووسیان دیار نییە و لەو ناوچانە خراونەتە ژێرگڵەوە. مەبەستم ئەوەیە کە ئەمە هەوڵێکی جددی ئێمەیە و کارمان کردووە حکوومەتی عێراق کار دەکات و لێکۆڵینەوە دەکات و بەبایەخەوە سەیری هەر زانیاریەک دەکات کە بەدەستی دەکات و سەیری هەموو دۆکیومنتەکان دەکات بە تایبەتی دۆکیومنتەکانی کوێت بۆ ئەوەی کە بزانێت ئەو خەڵکانە لەکوێن چارەنووسی چەند کەس دیار نییە و هەروەها گومان دەکرێت لە چ ناوچەیەکدا ژێرگڵ کرابن. ئەمانە هەوڵێکی گشتین کاتیان دەوێت و ئێمە پێمان وایە کە دەبێت جێبەجێ بکەن و بەدڵنیاوە جێبەجێ دەکەن. هەر بۆیە بەڕاستی سوپاسی حکوومەتی کوێت دەکەین و سوپاسی نوێنەرایەتی نەتەوەیەگرتوەکانیش دەکەین بۆ ئەوەی کە هاوەهەنگی زیاتری لەگەڵا کردوین و یارمەتی دەرێکی زۆر باشمان بووە بە تایبەتی لە بواری پێدانی ڕاوێژەوە و ئومێدەوارین کە لە قۆناغەکانی داهاتوودا هەموو ئەم کێشانە چارەسەر بکرێن و لە حکوومەتی عێراق پابەندە بەوەی کە لەسەر بنچینەیەکی گونجاو چاوخشانەوە بە ئەرکی و پابەندبوونەکانی یۆنامیدا بکات و بێگومان ئەمە لە ڕێگەی گفتوگۆوە لەگەڵ لیژنەی پەیوەندیداری عێراقدا جێبەجێ دەکرێت و لە هەمان کاتیشدا لەگەڵ سکرتارەتی گشتی نەتەوەیەگرتووەکان و هەروەها نەتەوەیەگرتوەکان بە شێوەیەکی گشتی. ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەو بابەتانن کە دەکرێت ئێمە لەسەریان بوەستین. بێگومان ئێمە نامەیەکمان لەم بارەوە بەدەستگەیشتووە و لە هەمان کاتیشدا دانوستاندن لەگەڵ جەنابی سکرتەری گشتی نەتەوەیەگرتووەکان و گفتوگۆ دەکەین و لە گفتوگۆکانیدا ئاماژە بە هەندێک لە گفتوگۆکاندا ئاماژە بە هەندێک خاڵی سەرەکی دەکەین کە دەکرێت بڕیاریان لەسەر بدرێت بۆی کە بڕیار لەسەر ئەرکی داهاتووی نوێنەرایەتی نەتەوەیەگرتوەکان لە عێراقدا بکرێت. ئێمە سوپاسی جەنابی جەنین پلەسخار دەکەین کە
لە ماوەی 5 ساڵی ڕابردا کارێکی زۆر باشی کردووە بە ڕێزیان ئاماژەی بەوە کرد کە بەشێکە لە عێراق ئێمەش دەڵێن بەڵێ تۆ بەشێکی لە عێراق سوپاسی هەڵ و ماندووبوون و دڵسۆزی دەکەین ئێمە دەزانین کە 5 ساڵی ڕابردوو هەرکێکی زۆر گەورەت ڕاپەڕاندووە بەڵێ ئەزمموی جەنابەت ئەو دەوڵەمەندێکی گەورەی بە ئێمە بەخشیوە و عێراق ناوچەیەکی دەوڵەمەندە ئەزمموونێکی دەوڵەمەندی هەیە و دڵنیا بکە ئێمە سوود لە ئەزمموی جەنابەت وەردەگرین و هەنگاوی جەنابەت جێپەنجەی جەنابەت بە هەنگاوەکانی ئێمەوە بەمبەستی چارەسەرکردنی کێشەکان بەمبەستی هەنگاونان بەرەو پێشەوە و ڕۆڵی ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان بەردەوام دەبێت و زۆر سپاستانەکەین. I thank the representative of Iraq for their statement, and I now give the floor to the representative of Kuwait. Madam President, allow me to extend to you and the Republic of Guyana our sincere congratulations on assuming the presidency of the Security. And on behalf of the state of Kuwait, بەناوی دەوڵەتی کوێتەوە congratulations to the 4 سپاسی incoming elected non-permanent members of ئەندامانی